خوشک و برابرزەکانم سڵاو ئەم کاتتان باش ئەم شەو 16 نۆڤامبری 2017 بە ڤیدیۆیەک لە خزمەتدا دەبم تاوەی کە سبێ شەو جارێکی دیکە بە لایف بە خزمەت دەکەینەوە. چەند هەواڵی گرینگان کە پێم خۆش بوو بەر لەوەی کە درەنگ ببێ و بگاتە سبێ شەو بڵاوی بکەینەوە. یەکەم دەمەویست بە کورتی باسی ئەوە بکەم کە لە یەک مانگدا کوردستان تووشی دوو مۆزوعی مێژوویی بوو. یەکەم ئەوە کە لە کوردستانی باشوور حەماسەیەک خوڵقا، حەماسەیەک کە لەودا بۆ یەکەم جار کۆمەڵانی خەڵکی کوردستان چوونە سەر سندوقەکانی دەنگدان بۆ ئەوەی بڵێن کە دەیان هەوێ مافی چارەنووسی خۆیان بەدەستەوە بگرن. حەماسەیەک کە هەموو دنیا چاوی لێ بوو و زۆر ڕاگەیاندن دەیکوت کە بەزوویی لەم ناوچەیە لە جیهاندا وڵاتێک لەدایک دەبێت. بەڵام بەهۆی پیلانی دوژمنان و بەهۆی هێندێک دەستی ناوخۆیی ئەو حەماسە گەورەیە بوو بە کارەساتێک کە لە دڵی کوردستانەوە دەستی پێکرد. دڵی کوردستان کەرکووکی بریندار کرد و زۆربەی ناوچە کوردستانیەکانیشی گرتەوە و نەتەنیا کورد لە باشووری خەمبار و ماتەمبار و تازێبار کرد، بەڵکو ناهومێدی لە نێو کۆمەڵانی خەڵکی کورد لە هەموو کوردستاندا پێکهێنا. ئێستا مانگێک تێنەپەڕی بوو کە دڵی کوردستانی ڕۆژهەڵاتیش تووشی کارەساتێک بوو. کرماشان تووشی بوومەلەرزەیەک هات کە لەودا خەڵکێکی زۆر تا ئەو لەحزەیە 1800 کەس گیانیان لەدەستدا، زیاتر لە 8000 کەس بریندار بوون و بە سەدان هەزار کەسیش ماڵ و حاڵی خۆیان لەدەستدا و ئێستا لە مەترسی سەرما و نەخۆشی و نامەتیدان. ئەو کارەساتەی کە تووشی دڵی ڕۆژهەڵات بوو بە خۆشیەوە بە هیممەت و هەوڵی چالاکانی مەدەنی، بە هیممەت و هەوڵی کۆمەڵانی خەڵکی کورد لە هەموو شوێنێک لە شارەکان، لە گوندەکان، لە شیمال تا جنوبی ڕۆژهەڵات بوو بە حەماسەیەک کە ڕەنگە دۆست و هەموو دڵسۆزانی کوردی دڵخۆش کرد، نەک لە ڕۆژهەڵات لە هەموو کوردستان، و بە جۆرێک دوژمنان و نێرانیشی ناهومێت کرد. ڕەنگە هیچ کات لەبیر نەچێتەوە ئەو مناڵە چکۆلەیەی کە بووکەڵەکەی خۆی، ئەسباب بازی خۆی پێشکەشی بوومەلەرزە لێدراوان پێشکەشی مناڵانی لێ قەوماو کرد. ئەو بووک و زاوا گەنج و لاوەی کە ئاڵقەی خۆشەویستی و هاوسەری خۆیان پێشکەش کرد. ئەو دایکە شەهیدەی کە نانی دەپێژا و ئەو پیرە دایکەی کە حەقدەستی مانگانەی خۆی کرێ خانووەکەی خۆی نارد بۆ بوومەلەرزە لێدراوان. ئەوانە تەنیا نمونەهایەک بوون کە لە زۆربەی شار و گوندەکانی کوردستان بەتایبەت ئەمڕۆ دیتران. یارمەتێکی زۆر کۆکراوەتەوە، نێردراوە سەرڕای بەرگرتن و پێشگیری سوپای پاسداران و هێندەی هێزی سەر بە سوپای پاسداران. حەجم و ڕادەی ئەو یارمەتیانە ئەوەندە زۆر بوو کە ئەوانیش نەیانتوانی پێشی پێ بگرن، زۆری گەیوەتە جێ و زۆریشی هەر بەڕێوەیە و بۆ ئەوەی بگاتە دەستی لێ قەوماوەکان. چەند مەسەلە لێرەدا گرینگە، ئێمە پەیوەندیمان هەبوو لەگەڵ ناوچە بوومەلەرزە لێدراوەکان، بەردەوام لە پەیوەندی داین. چەند مەسەلە باس کراوەکە پێم وایە دەوێ هەمووتان لێی ئاگادار بن. یەکەم ئەوە کە ڕاستەکە چالاکانی مەدەنی، ڕێکخراوەکە، سربەخۆکان و ئێنجیۆکان زۆر باش هاتوونە سەرخەت، بەڵام بێ مدیریەتیەک بە وەزعەکەوە دیارە. پێویستەکە مدیریەت و بەڕێوەبەریەکی با بڵێن سربەخۆ و خۆڕسک دابمەزرێت لە هەموو ئەو ناوچانەی کە بوومەلەرزە لێدراوە. ئەمڕۆ سێ ماشین لە بۆکانەوە یارمەتی چوو بوو، نەیانزانی بوو بچنە کوێ، سەریان لێ شێوا بوو، گەڕابوونەوە. لە زۆر شوێن ئەوە دووپات بووتەوە، لە زۆر شوێن یارمەتی نێنراوە یا ئەو یارمەتیە زۆر بۆ ئەو ناوچەیە بڵاو بۆتەوە، نەگەیشتۆتە ناوچەکانی دیکە، یا ئەوەی کە بە جۆرێک لەو پێداویستیانە نەبوو کە خەڵک بە تایبەت لە وەرزی سەرمایەدا داواکاری بوون. ئێستا ئەوەی کە لە ڕێپۆرتەکاندا بە ئێمە گەیشتووە، خواردن و ئاو و خواردەمەنی زۆرە گەیشتووە، پێویستە لە ئەمبارەکاندا ڕابگیرێن بۆ قۆناغی دواتر. بەڵام زیاتر لە هەموو شتێک خێوەت یا چادر و پەتانی پێویستە بۆ بوومەلەرزە لێدراوەکان. پێویستە کە لەو بەڕێوەبەریەی کە ساز دەکرێت زیاتر لە هەموو شتێک لە پێشدا هەڵسەنگاندنێک بۆی بکەن کە چ شتێک پێویستە. زۆر ویدیۆمان دیت کە خەڵک بڵاویان دەکردەوە و لە قسەکردنەکاندا بە دووادا چوونمان بۆ کرد لە شوێنێک کە یارمەتیەکانیان داناوە کەسانێک هەن کە یارمەتی زۆریان وەرگرتو زیاتر لە ڕادەی پێویست و بەداخەوە کەسانێک بردویانن
لە نێو ئەوانەدا کەسانێکی کەم بردویان نە بازار ئەوەی کە پێویستیان نەبوو فرۆشتویانە. ئەوە لە حاڵێکدایە کە زۆر کەس ئێمە دەزانین کورد شەرمێونی زۆر تێدایە، پێیان عیب بۆ کە بچن خۆیان داوا بکەن، بە تایبەت خوشکانی ئێمە داوای پێداویستەکانیان ناکەن. پێویستە بە شێوەیەکی سازماندراوە ڕێکخراوە ئێنجیۆکانی ئێمە وا سازمان بدرێن کە هەڵسەنگاندنی دروستیان هەبێت لەسەر پێداویستیەکان وە خۆیان شتەکان دابەش بکەن، سەردانی ئەو ناوچانە بکەن کە بوومە لەرزە لێدراون. زۆر کەس هەیە لە خێوەت و چادری خۆی لە سۆچ و خۆشبنێک تەنانەت ئەم شەو ئێمە خەبەرمان هەبوو کە دایک و خوشکێک لە سەرپێڵی زەهاو هیچ چادریشیان نەبووە لەبەر سەرما هەڵدەلەرزین. پێویستە ئەوانە بدۆزنەوە یارمەتیان بکەن. هەموو کەس ڕەنگە ئەو وەزعی نەبێ یا پێی خۆش نەبێت کە خۆی بێداوا بکە. پێویستە کە دابشکردنی یارمەتیەکان بە شێوەیەکی سازماندراوە بە شێوەیەکی عادڵانە بێ. لێرەدا دیسان ئەمڕۆ هەواڵی ناخۆشمان لەسەر ئەوە پێگەیشت کە پێڕاگەیشتن و یارمەتی ناردن بۆ یارەسان ئەهلی حەقیەکان بە شێوەیەکی عادڵانە نەبووە. چالاکانی مەدەنی نابێ چاو لە حکوومەت بکەن، نابێ ئەوەی کە حکوومەتی کۆماری ئیسلامی دەوڵەتی ناهومێد و بێتەدبیر دەیکات و پات بکەنەوە. ئەوان ڕەنگە بیان هەوێ یارمەتی کوردی شیعە زیاتر بدەن، ئێوە نابێ وابن، پێشتریش باسمان کرد. و بە تایبەت لەو نێوەدا پێویستە ئاگاتان لە خوشک و براکانی یارەسان ئەهلی حەق بێ کە حکوومەت هیچ یارمەتێکی ئەوانی نەداوە. گوندەکانیان زۆربەی هەرە زۆری خاپور بووە، هێندێکیان لە سەدا سەد بەسەریان داڕوخاوە. ئەوەی کە زیندوو ماون و دەرچوون و گیانیان بە سەلامەت دەرچووە ئێستا پێداویستی نەک خواردن و خواردنەوە بەڵکو خێوەت و چادر و چادری ئەوتۆ برێزنتیان هەیە کە دوو ڕۆژی دیکە سەرما زیاتر دەبێت، باران و ڕەنگە بەفریش هەبێ بتوانێت ئەوان لە وەزع دەرباس بکە. جاکەوایە پێویستمان بە ڕێکخستن هەیە لە قۆناغی داهاتوودا، ڕێکخستنێکی باشتر کە هەڵسەنگاندنی وەزعەکە بکە و بۆ خۆی مدیریەتی دابشکردنی شتومەک و ئەو یارمەتیانە بکە کە لەلایەن خەڵکەوە هاتوون. شتێکی دیکە کە لێرەدا گرینگە هێندێک ڕێپۆرت هەیە لەسەر ئەوەی کە کەسانێک ویستویانە ئەو یارمەتیانەی کە بۆ خەڵک دەچێت دەستی بەسەردا بگرن و بۆ خۆیان بیبن بیفرۆشن یا بە هەر حاڵ نێڵن بگاتە دەستی خەڵک. بەخۆشیەوە ئەو ڕێپۆرتانە کەمن. لێرەدایە کە دەکرێت کەسانی وەرزشکاری ئێمە، کەسانێک کە گەنجترن و لاوترن لەگەڵ ئەو کاروانانە بن و ئاگاداری ئەوە بن هەتا دەگاتە دەستی خەڵکی لێقەوما و بوومە لەرزە لێدراو. مەسەلەیەکی دیکە کە زۆر زۆر گرینگە ئەوەیە کە نە هیلالی ئەحمەر نە کۆمیتەی ئیمداد نە دەوڵەتی جمهوری ئیسلامی بە هیچ شێوەیەک بەو جۆرەی کە لە ڕاگەیەنەکانیاندا باسی دەکەن یارمەتی خەڵکیان نەداوە. ئەوە من نایڵم. ئەفسەری سوپای پاسدارانمان هەیە، خەڵکی کرماشان کە باسی کردو بۆ ئێمە کە یارمەتی ئەو خەڵکیان نەداوە و بۆ خۆی کەسێکەکە ڕەنگە ئەوە کەسێک کە لەگەڵ ئێمە پەیوەندی گرتووە، کەسانێکی ئاوا هەبن کە سوێندیان خواردو لە سوپای پاسداراندا نەمێنن بۆ ئەو وەزعی کە دیویانە، ئەو تەبعیزەی کە بە نیسبەتی کوردەوە هیچ جیاوازێکی نییە، تەنیا کوردەوە لەوێ قایل بوون. زۆر پزیشک و دکتۆر کە هاتوونە کرماشان لە شارەکانی دیکەوە ئەمڕۆ هێندێکیان بان کردوونەوە بۆ سەفەرێکی کەربەلا وەک مەئموریەت بیان نێرن، وەک تویانە هەرچی زووتر دەبێ خۆیان بناسێنن. ئەو وەزعە هەمووتان دەزانن، ئێوە خۆتان هەواڵی زیاترچان لەبەردەستدایە. پێویستە لەو بارەوە هیچ پشت بەستنێک بە کۆماری ئیسلامی نەبێ. ئەوان بڕیاری خۆیان داوە. ساڵانە تەنیا سووریا 8 ملیارد دلار پارەی کەش و نەغدی دەدرێتێ. حیزب اللهی لوبنان 6 ملیارد دلاری دەدرێتێ. بۆ ئەو خەڵکێک کە ئێستا لەیان قەوماوە 1 ملیارد بەسە کە ئەوان دریخیان کردووە نایدەن و ئەو وادانەی کە داویانە بۆ وام و بۆ پارەی قەرز بە خەڵکیش ئەویش خوا دەزانێت جێبەجێ دەبێ یا جێبەجێ نابێ. جا لێرەدایە کە دەبێت پشت بە هێزی خۆمان باستین. ئەو حەماسەیە کە کراوە دەبێت بەردەوام بێ، بەڵام بێتە قالبی سازماندراوە. سازمان بدرێ ڕێکخستنی بۆ بکرێ چۆ پێویستی بەچی هەیە، چۆ یارمەتی دراوە، چۆ ئێستا دەستی پێڕانە گەیشتووە. گوندەکان بە تایبەت گوندەکان دەشتی زەهاو یارمەتی زۆر زۆر کەم پێگەیشتووە. هیوادارم لەوان خافڵ نەبوون و بگەنە هانای ئەو کەسانێک کە لەوێن.
لێرەدا پێویستە هەروەها سوپاسی خەڵکی بە شەرەفی ئێرانیش بکرێ، خەڵکانێک کە جیا لە دەوڵەتن، سەربەخۆ لە هونەرمەند، لە وەرزشوان، لە هەموو چین و توێژێکی خەڵکی ئێران کە لەگەڵ حکوومەت دین و وەزعەکەیان دی و ڕێپۆرتەکان دی و زانیویانەکە پێراگەیشتنێک بەو شێوەی کە کۆماری ئیسلامی دێڵێ وجودی نییە، ئەوانیش هاتوونە سەرخەت، پێویستە سپاسی ئەوانیش بکرێ، دەستیان خۆش بێ. بەڵام لەوە گرنگتر و لەوە پێویستتر بەشداری هەموو چین و توێژەکانی خەڵکی ڕۆژهەڵاتە. ئەگەر ئێوە تا ئەو لەحزەیە یارمەتیتان نەداوە، با لە بەیانیەوە ئێوەش وەرن پەیوەست بن بەو هەڵمەتە نیشتیمانیە. ئەو هەڵمەتە نیشتیمانیە دەبێتە مێژوو، کارەسات خەریکە دەبێتە حەماسە، لە شوێنێک حەماسە بوو بە کارەسات، با لێرەش لە باشووریش، لە باکووریش، لە ڕۆژهەڵاتیش، هەموو لە ڕۆژاواش هەموو سەیری ڕۆژهەڵات بکەن و ئەو کارەساتەی کە بوو بە حەماسە لێرە ژوای لێ بێتەوە، لێرەش ئەو کارەساتە نەتەوەیەی کە لە کورد دراوە ببێتە حەماسە. دەستی هەموو لایەکتان خۆش بێ، سپاستان دەکەم، دەستی یەکتان دەکشم. زۆر سپاس بۆ ئەوانەی کە خەبەرمان بۆ دەنێرن، ویدیۆمان بۆ دەنێرن، پەیتا ئێمە پەیام وەردەگرین، ئەوەندەی پێمان کراوە ئەو پەیامانەمان بڵاو کردوتەوە. ئەرچی ئێمە تەنیا ئەوە نییە کە ئەو پەیامانە لە وێبسایتی خۆماندا لە لاپەرە و لە تەلێگرام و لە ئینستاگرامدا بڵاو بکەینەوە، دەینێرین بۆ زۆر شوێنی دیکەی دنیاش، و ئەوەش بەڕاستی ئەرکی ئەمەی قورستەر کردو و کاتی ئێمەی گرتووە. جا بۆی هەندێک جار ئەگە درەنگ وەڵامی داواکانتان دەدەینەوە، داوای لێبوردن دەکەم. هەندێک هەواڵی دیکە هەن لەسەر کەرکووک. لە کەرکووک دڵی کوردستانی باشوور خان و فرۆشتنی کورد دەستی پێکردو، خان و عەرزی کورد خەریکە بەهۆی عەرەبەوە دەکردرێتەوە، تەعریبێکی بە خشکە دەستی پێکردووە و ئەگەر کورد نەجوڵێتەوە وەزع لێرە زۆر خراپ دەبێ. هەواڵەکانی کەرکووک و زۆر هەواڵی دیکەی باشووری کوردستانیش هەیە، ڕای دەگرین بۆ سبەیشەوە. دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن بە هیوای هەواڵی خۆشتر و زیاتر.